لسردمي جاهلية دا ئافرەت بە عەیب و عارێکی زۆر گەورە حیساب دەکرا لەسەر پیاوان. لە سەردەمی جاهیلیەتدا پیاوان ئافرەتانیان خۆش نەئەوایست وەکو ئینسان، بەڵکو تەنها بەکاریان ئەهێنا وەکو کۆیلەیەک ئیش و کاری خۆیان پێ بکەن، وەکو خزمەتکار ڕایانیان ئەگرت و هەر کاتێکش بیانووستایە چێژ و لەزەت لە شەهوەتی خۆیان وەربگرن، ئافرەتانیان ئەوایست. کاتێ پیاوێک لە سەردەمی جاهیلیەتدا خێزانەکەی منداڵی ببوایە، منداڵەکە کچ بوایە، ئەوە چارەی ڕەش و گرشدا ئەگیرسا. پێی شەرم بوو بێتە ناو قەوم و کەس و کارەکەی خۆی. و ئەوە واقعێکە خوای تەبارەک وتەعالا لە قورئانی پیرۆزدا باسی کردو بۆمان. وإذا بشر أحدهم بالأنثى ظل وجهه مسودا وهو كظيم يتوارى من القوم من سوء ما بشر به أيمسكه على هون أم يدسه في التراب ألا ساء ما يحكمون. كاتي پیاوێک لە سەردەمی جاهیلیەتدا هەواڵ و مژدەیان پێ بدایە، بیان وتایە فڵان کەس خێزانەکەت مناڵی بوو بگەڕێرەوە ماڵەوە، خێزانەکەت کچی بووە، دەموچاوی ڕەشدا ئەژیرسا لە تووڕەیە نەی ئەزانی چی بکە. تووڕەیەکی وادای ئەگرت، خەم و خەمباریەکی وادای ئەگرت. لەگەڵ ئەوەشدا يتوارى من القوم من سوء ما بشر به، خۆی ئەشاردەوە لە کەس و کار و قەومەکەی، پێی شەرم بوو بچێتە ناو پیاوان، لە کۆڕ و مەزلیسی پیاواندا دابنیشێت، بۆ چونکە منداڵی بۆ منداڵەکەی کچە. ئەمجاش لەگەڵ ئەوەدا نەک هەر ئەوەی کەوا خەم و خەمباری دای بگرێت، فکری ئەکردەوە ئەیومسیکه عەلا هون، ئایا هەر بەو شەرمەزاریە بیهێڵێتەوە و بەخێوی بکە هەتا گەورە ئەبێ و هەر ڕۆژێکی بە مردنێک بێت لە پێش چاو قەومەکەی وەکو خۆیان بیر و باوەڕ و عەقیدەیان وابوو، ئەم یەدوسه فی التراب، یا بچێ کچۆڵە گچکەکەی بگرێ زندە بە چاڵی بکات و بیکاتە ژێر خۆڵەوە. فەئەو باوکە ئەو منداڵە بچووکەی ئەو کچەی لەلای ئەمایەوە بە شەرمەزاری و بە سەرشۆڕی، هەرچەندە دینی پیرۆزی ئیسلام بە سەربەرزی و بە فەخرەوە باسی کردووە، بەڵام ئەوان بیر و باوەڕیان وابوو ئەو باوکە بە شەرمەزاریەوە ئەمایەوە ئەو کچۆڵە بچکۆڵەیەی گەورە ئەکرد هەتا تەمەنی ئەگەیشتە 6 ساڵان. کاتێ تەمەنی ئەگەیشتە 6 ساڵان بەسەرەوە، بە دایکەکەی ئەیوت بیڕازێنەوە بۆم، ئەسم سەردانی فلانە خزمم ئەکەم لە فلانە جێگا، لە فلانە دێ، لە فلانە شار. خۆ دایکەکە ئەیزانی ئەو باوکە ئەچێ کچەکەی زندە بە چاڵ ئەکا بۆ ئەوەی لەو عەیب و عارەی کە بەسەریەوەیەتی ڕزگاری بێت، بەڵام چاری ناچار بوو. کچۆڵە بچووکەکەیان ئەڕازاندەوە، ئەیبردە دەرەوە هەتا ئەگەیشتە چۆڵەوانی، لە ڕێگای خۆیدا ئەگەڕا هەتا بیرێکی ئاوی ئەبینێەوە. کچۆڵە بچووکەکەی ئەبردە دیار بیری ئاوەکە، ئەویت ئادەی کچم تەمەشای ناو بیرەکە کە بزانە چی تێدایە. پاڵێکی پێوە ئەناو ئەی خستە ناو بیرەکەەوە، خۆڵ و بەردی ئەو ناوەی بەسەریدا ئەکرد. ئەو بەدبەختە بە دڵخۆشی و بە ڕووگەشیەکەوە ئەگەڕایەوە بە ناو قەوم و کەس و کارەکەی، چونکە لە عەیب و عارێکی زۆر گەورە ڕزگاری بوو. هەروەها ئافرەتان، کاتێک کە ئافرەتێک لە سەردەمی جاهیلیەتدا حاملە بوایە، ئەو ڕۆژەی کەوا کاتی حەملدانانەکەی ئەهات، پیاوەکەی ئەمری پێ ئەکرد بچێتە دەرەوەی شار، ئەچۆ چۆڵەوانی هەتا بیرێکی ئاوی ئەبینیەوە، جێیەکی وای ئەبینیەوە بۆ ئەوەی بتوانێت ئەلەوێدا نەجاتی بێ لەو منداڵی. لە دیار ئەو بیرە ئاوە ئەمایەوە هەتاکو منداڵی ئەبوو. ئەگەر بەهاتە ئەو منداڵەکە کوڕ بایە، ئەوە لە ئامێزی خۆی ئەگرت و بە خۆشیەکەوە و بە ڕووگەشیەکەوە ئەگەڕایەوە بەلای پیاوەکەی. بەڵام ئەگە بەهاتایە و مێینە بوایە و کچ بوایە، بە خەم و خەمباریەک و ناچاریەکەوە ئەی خستە بیرەکەوە لە ترسی پیاوەکەی. ئەگەر نابگەڕایەتەوە بەو کچەوە بۆ ماڵەوە، بۆی هەبوو پیاوەکەی بیکوشتایە.